نه نادر ولا سكوا انا ازبابين ولا تيجي ورا ورا او وصله ديتيا درستيان كرديا او بوصلي دیارە ئەوە بۆ وەسڵی مانجی 16 میلیۆنیان دەبردەوە بۆ وەسڵی کات زیێتە چ حکومەتە پێ برێ حکومەت کات زیێتە چ حکومەتە پێ برێ نییە گوناانیت خوا چیە سێزاری چیە پێ چێن دەرە ئەجا خۆت دەری سێزار چ نییە ئەزلوانێ ڕۆژی 100 200 کردەبەوە وەڵا ئەو لۆ چییە لۆ سەرەوەی خۆمانە نازانم سەرەوەش چییە ئەو گەندەڵیە گەندەڵی خاوە ناتان بری خاوە بەس وەڵا گەندەڵیە ناوەڵام نەمان دیتینەوە بەعاتی نم دیتە ئەو عمر گەشتە چ ساری بەعات شتیوام نەدیتە زیێتەک دێ وەڵامنەوە بە ناوی ڕێخستی نازام سڕێ نازم بە ڕێخستی چ ئەو پا دوو کێشە سێ کێشە مەمای یەکیان سەیتەرە نمایە خەڵکەکی شخصی زۆر بە سیارە شخصی نەفەرەکان دەباو دێنی دێتەوە هاچوو دەکاتن دووش مەکتەبەک لێرە لەسەر ڕێگایمایان دانایە هەر نەفەرەکی ناو تەکسەکەی 30,000 ناداتێ مەکتەبیت کەمان هەیە لە ئەنکاوەیە بەس لۆ ئەو مەکتەبە لە بن پاری گەراجیە ئەگە شخص لە پشتی نەبیتن سێژ ئەمە چەند ساڵە خەڵک لە وڵاتەش کە دێتن کە 10 ساڵ لە ناو وڵاتەکەی بیتن کە جسێ وەردەگریتن ئێمەوە 11 ساڵ ناو گەراجێنەچە هێڵەکەمان نەبتە ڕسمی چەند زار داواکاریمان لە بەڕێزان حکوومەت کردیا هێڵەکەمان لەو کار ڕسمی هەتا سێ نەکرایتە ڕسمی لۆ ئەمە پێما خۆشە قانونی حکوومەت چەندە پارەکە خۆمان دەدەین پارەکە خۆمان دەدەین بە هێڵەکەمان بتە ڕسمی بۆ ساڵانە نوێ دەکەینەوە بیشتە کە زاری خۆمان دێن یەک ڕۆژ لە ئەو کارتەی وەرمانگرتیە کە ڕۆژێک تاقریبی 100,000 غەرامە دەکرێت ئەو 12,000 نارە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە شارەوانی وەردەگرت لێمە 3,000 نارەکەیت کە علەساس تەنزیم سێری گەراجیە بەس ئێمە 72 هێڵمان هەیە لە کوردستان یەک هێڵ پارەی نەدا بەس تەنها هێڵەکەیمە نەبێ لەبەروی هێرەکەیمە بیرە نەوتی بێبۆنە